ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز مناوڕە تۆفیقم لە ئەڵقێم شەوی پانۆراما پێتان گەیشتینەوە بۆ قسە و باسکردن لەسەر هۆکارەکانی کاڵبوونەوەی پرسە نیشتیمانیەکان. هەموو لایەکمانە زانین لە ساڵانی ڕابردوو کۆمەڵێک پرسی گرنگ هەبوو کە هەمیشە کورد و نەتەوەی کورد و تاچی کورد شانەزیشی گەورەیانە کرد بە ڕابردووی خۆیان و بە ڕابردووی شۆڕژ و بە ڕابردووی پرسە سیاسی و نەتەوەیەکان و نیشتیمانیەکان کە پەیوەندی هەبووە بە سەردەمە جیاوازەکان و ئەو سەردەمانەشی کە تایە خەبات کراوە و تایدا دەستکەوتەکان بەدەساتووە. ئێمە دوور نەڕۆین ئێستا لە یادکردنەوەی ڕۆژانی ڕاپەڕینی گەلی کوردین کە لە ساڵی 1991 ڕاپەڕین بەرپا کرا دژی ڕژێمی بەعسی فاشی و لە ماوەیەشی کەمدا هێزی پێشمەرگی کوردستان توانیان سەرجەم کوردستان لە چنگی ڕژێم ئازاد بکەن. لە ساڵەکانی دوای ڕاپەڕین ئەم یادە و ئەم بیرەوەریانە بەرز و شکۆ سیر دەکران. بەڵام ئێستا دەبینین کاتێک کە لە ڕۆژانی یادکردنەوەی ڕاپەڕینین بە تایبەتی لە ناو گەنجان و بە دیاریکراویش لە ناو زۆرێک لە چینی سیاسی سەرجەم لایەنە جیاوازەکانی هەرێمی کوردستان دیدێکی کەم تەرخەمانە بینین بەرامبەر بە پرسە نیشتیمانیەکانمان. کۆمەڵێک پرسی دیکە هەیە. هەر بۆ نمونە ئەمڕۆ ڕۆژی جلی کوردیە و بەرزڕاگرتنی جلی کوردیە کە ئەمە سیمای کووردە و کللتوری کووردە و هەمیشە کاتێک کە تەماشای کەسێک دەکەی ئێستم بن کە ئەم جلو بەرگە کوردیم لە بەردایە ئەگەر لە هەر شوێنێکی دنیا بن دەمناسنەوە بۆی کە من کوردم و خەڵکی کوردستانم و خەڵکی هەرێمی کوردستانم. بەڵام ئەمەش تا ڕادەیەک بە جۆرێک لە جۆرەکان ئەم پرسانە و بە تایبەتی پیرۆزکردنی کللتورمان لەلایەن زۆرێک لە چینەکانی کۆمەلگاوە ئەمەش بەرەو کاڵبوونەوە چووە. هۆکارەکان چین چێ هۆکارەکەوای کردووە ئەم پرسە نیشتیمانیە گرنگانە بەرەو کاڵبوونەوە بڕات. چۆن ئەتوانین جارێکی دیکە ئەو نەوەی کە لە ئێستادا تێکۆشێت بۆ ئەوەی کە ماف و دەستکەوتەکان زیاتر پارێزراو بکە و ئەو مافانەی بەدی نەهاتوون بەدی بێت چۆن قاڵیان بکەینەوە چۆن جۆشیان بکەینەوە کێ دەبێ ئەمە بکات ئەو ناوەندانە چێن کە بەرپرسن لەمە و ئەو لایەنانە چێن کە جارێکی دیکە بەرپرسن لەوەی کە سیمای نیشتیمانی لاینەوەکانی داهاتوو و لاینەوەی ئێستا زیاتر بە شێوازێکی جوانتر و گەشاوەتر پیشان بدەن. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم تەوەرە و کۆمەڵێک بابەتی دیکە پەیوەست بە نیشتیمانی و نەتەوەیی و کورد بە دیاریکراوی لە هەرێمی کوردستان لە باشوور بە دیاریکراوی بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم کاک سیروان حەمەڕەشید چاودێری سیاسی کە لە ستۆدیۆ لەگەڵمان بەخێوی کاک سیروان، هەروەها بەڕێز گۆران جەلال ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی زەحمەتکێشانی کوردستان کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر لەگەڵمانە. کاک گۆران جەنابیشت بەخێوی سوپاس دەکەم. کاک سیروان ئەگەر سەرەتا لە جەنابتەوە دەست پێ بکەم هەردووکمان بە جلی کوردیەوەین ئەم ڕۆژە پیرۆزەکەین لە هەموو هاونیشتیمانیشی کورد. ئەمێ ینی بەگشتی ینی خوێندنەوەی جەنابەت ئەگەر ئێمە لە دیدە سیاسیەکەوە سیر بکەین ینی هۆکار چییە کە وای کردووە زۆرێک لەو پرسانی کە ئاماژەم پێدا لە تایتڵی بەرنامەکەدا لەلایەن زۆرێکمانەوە کاڵبۆتەوە هۆکارێکی چیە ینی خۆمانین یاخود هۆکاری دیکە هەیە کە پاڵە نێ پێمانەوە ئێمەوابی؟ بەڵێ وڵا سەرەتا دەمەوێت ئەم بۆنەیە ئەم چاوپێکەوتنە سەرەتا ئەم چاوپێکەوتنە بقۆزمە بۆی کە ئەم مانگە مانگی ئازارە هەم مانگی نەهامەتیەکانە هەم مانگی خۆشیەکانی گەلی کووردە بن پیرۆزبایی لە خەڵکی کوردستان دەکەم بە بۆنەی سەرکەوتنی ڕاپەڕینەکانی ساڵی 1991 و ڕۆژی جلی کوردی و هەموو ئەو مناسبە نیشتیمانی نتوانێت کە بە زۆری کەوتونەتە مانگی ئازارەوە و هیوادارم ئەم مانگە ئەم یادانە ببێتە مایەی جارێکتر پێداچوونەوە و پێداچوونەوە بە دۆخی سیاسی و ئابووری کۆمەڵایەتی هەرێمی کوردستان. بێگومان ئێمە دەبێت جارە باسی شکۆمەندی و گەورەی ڕاپەڕین بکەین. ڕاپەڕین چ بایەخێکی هەبوو و ڕاپەڕین گەورەی ڕاپەڕین لە چیدا بوو. بێگومان خەڵکی کوردستان پێشتر بەدەستی ڕژێمەیەک لە دوایەکەکانی حکوومەتی عێراقیەوە دەچەوسایە و ستەمی لێ دەکرا و ئەنفال دەکرا و جنووسایی دەکرا و قڕ دەکرا و بە هەموو شەوەیەک ینی هەوڵ دەدرا ینی هەچی سیمای نەتەوایەتیە لە کوردستاندا بیسرێتەوە.
کورد بە تەواوی لە ناو بێتەوە هەوڵی ئەوەدا یەک شونازدا بە گەلی کورد ئەویش بیکا بە تعریبی کا و تەرحیلی کا و بە هەموو شێوێک کورد لە ناو بێت. بەڵام ئەو کاتێک کە بەرەی کوردستانی کە پێشتر خوا لێ خۆش بوو جەنابی مام جەلال لە ساڵی 89 بۆ 1970 پێشبینی ئەوەی کردبوو کە ڕووداوێکی سیاسی لە گەورە لە عێراقدا ڕوو دەدات و ڕژێمی عێراق سەرڕۆیی دەکات جارێکتر پەلاماری یەکێک لە دەوڵەتەکان دەکات و هەموو دەوڵەتانی دنیا دێنە سەرخەت و پەلاماری دەن و عێراق بەرەو لاوازی دەچێت پێشبینی کردبوو کە راپەڕی نێگیان جوڵانەوەیەکی سیاسی دێتە ئاراوە. ئەوە بوو کە عێراق پەلاماری کوێتیدا هەموو وڵاتان ئەمریکا بەسەرکردایەتی ئەمریکا هەموو وڵاتان لە عێراقیاندا عێراقیان ینی تووشی لاوازیەکی گەورە کرد. ئەو کاتی بەرەی کوردستانی هەبوو یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێکی گەورە و کاریگەر بوو لە ئەو کاتی لە کوردستاندا و بەرپرسیارەتی کەوبۆی ئەستۆ ئەو کاتی مام جەلال بە حکومەوەی کەسێکی دیبلۆماتکار و زیاتر دەویست قزەی کورد بە وڵاتانی ئەوروپا و نەتەوە گرتوەکان و دنیا بناسیێنێ زیاتر ئەرکی دەرەوە و ئەرکی ناساندنی قزەی کورد سپێرا بوو بە خوا لێ خۆش بوو جەنابی مام جەلال و ئەرکی ناوخۆیش سپێرا بوو بە ڕەوانشاد و خوا لێ خۆش بوو کاگنەوشیروان کە دیارە نەخشەی راپەڕین بە پلەی یەکەم و بەرنامەی راپەڕین درا بە کاگنەوشیروان کە ئەو کاتێ جێگری سکرتێری یەکێتی نیشتیمانیان بوو توانی راپەڕین ئەنجام داد. بێگومان ئەمە قسەی منیش نە تەنها ئەوە قسەی خودی جەنابی مام جەلالە لە بیرەوەریەکانیدا باسی ئەوەی کردووە کە نەوشیروان مستەفا دەورێکی گرنگ و باڵای هەبووە لە داڕشتنی پلان و نەخشە بۆ راپەڕینی سەرتاسەری کوردستان. بەڵام وەکو باسم کرد راپەڕین و چەرخام راپەڕین و کۆڕە و دوو بێزگەور یعنی دوو ڕووداوی گەلێک ڕووداوگەلی گرنگ بوون لە ژیانی سیاسی و ئابووری خەڵکی کوردستاندا توانی وەچەرخانێکی گەورە لە دۆخی سیاسی لە دۆخی کۆمەڵایەتی دروست بکات و ڕووی ناساندنی پرسی کوردیش بە دنیا بەڕاستی کاریگەری خۆی بەڵێ لە دوای ئەوەش دوای ئەوەی کە بەرەی کوردستانی بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان پێشنیاری پرۆژە و بیرۆکەی ئەوە بوو کە ئەو بۆشایە سیاسی کە لە هەرێمی کوردستاندا لە دوای راپەڕین دروست بوو لە ڕێگای هەڵبژاردن و لە ڕێگای پێکێنانی پەرلەمان و حکوومەت و ئیدارەدانی خۆمان پێشنیاریکە کە هەڵبژاردنێ بکرێت ئەو کاتش بەڕاستی هەڵبژاردننی ساڵی 92 ئەویش بە خاڵێکی گرنگی وەچەرخانی سیاسی گەورەدان خەڵک زۆر بە گروتینێکەوە بێجیاوازی چوون ڕویان کە دەستن و قاین دەنگدان و دەنگداندا بە نوێنەرانی خۆیان لە پەرلەمانی کوردستان. بەڵام بەداخەوە ئەم دۆخە تا ساڵی 94 خەیان جارێکی تریش یەکێتی و پارتی باون شەڕی ناوخۆ یەخەی کۆمەڵانی خەڵکی کوردستانی گرتەوە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆ کوردستان خەڵکی تووشی نائومێدی و دۆخێکی زۆر ناخوازاوێکی سەرباری ئەوەی کە لەو کاتەدا ئابڵوقەی ئابوورێکی سەخت لەسەر هەرێمی کوردستان بوو شەڕی ناوخۆش یەخەی هەرێمی کوردستانی کە خەڵکی تووشی نائومێدی کرد لەو کاتەوە بەڕاستی وردە ئەو خەونەکانی و ئامانجەکانی راپەڕین وردە بەرەو لاوازی و بەرەو کاڵبوونەوە دەچوو ناتوانانی بەڕاستی سەرکردایەتی سیاسی کورد لاەنە سیاسەکان بەرەی کوردستانی ئەو کاتێک هەمووی زە سیاسەکان حکومڕانی هەرێمی کوردستان نەیتوانانی ئیدامە بەوە بدا بە دەستکەوتەکانی راپەڕینداوە ئامانجەکانی راپەڕین بێدەدێت شەڕی ناوخۆ دروست بوو هەزاران گەنجی ئەم وڵاتە لە شەڕی نەخوازراوی کووردا دروست بوو کە بەداخەوە تا ئەم ساتە وختەش ئاساوارەکانی بەسەر دۆخی سیاسی و ئابووری هەرێمی کوردستانەوە هەیە. بێگومان وەکو باسمان کرد وردە کە هەرێمی کوردستان دابەش بوو بەسەر دوو زۆندا زۆنی زەرد و سۆنی سەوست دوو ئیدارە دروست بوو دوو ئیدارە دروست بوو سەرباری ئەوەی ئێمەش ڕوبەڕووی باسم کرد ڕوبەڕووی ئابڵوقەیەکی ئابووری سەخت ببووینەوە وردە کێشە و ئاریشە و قەیرانەکان لە کوردستاندا سەری هەڵدا سیروانانی بورە من نامێ قسەکانیش بچڕێنە بەڵام بیرمان نەچێتەوە ئێمە لەو سەردەمانە سەختە شاکە جەنابەت ئاماژەی پێدەی کە کۆمەڵێک نەهامەتی و بیرەوەری تاڵی هەیە بۆ تاک بە تاچی ئەم میلەتە ینی بیرمان نەچێ ینی من و تۆش و زۆرێک لە هاونیشتمانی و هاوڵاتیانی دیکەی هەرێمی کوردستان لەو سەردەمانەدا ژیاون بەڵام ئەو کاتانە سەرڕای ئەو هەموو قەیران و ئەو نەهامەتی و نالەباری کە بەسەر خەڵکە هات هێشتا خەڵک بۆ پرسە نیشتیمانیەکانی بەپەرۆژ بوو و هەمیشە خەڵک بۆ ئینتیمای نیشتیمان و نەتەوەی لەلا ینی بەرز بوو ینی قەت کاڵبوونەوە نەبوو لە هەستەکانیان بەرامبەر بە کۆمەڵێک پرسی گرنگ کە هەستیارە و ئەمە پەیوەندی هەیە بە نەتەوە و بە وڵات و بە پاراستنی ئەو دەستکەوتانی کە بەدی هاتوون. بەڵام قۆناغەکان کاتێک کە دەگۆڕێن هۆکارەکە ڕاستە بەشێکی لەوە چێ لایەنە سیاسیەکان و بەشێکی
هەندێک لە سەرکردە سیاسیەکان من کە وا دەکەن ئەم ئینتیما ئەو ئەم پرسە نیشتیمانیانە کاڵ بێتەوە. بەڵام ئێمە چۆن نتوانین کە بگەڕێنەوە بۆ ئەو قۆناغانەوە پاراستنی ئەو دەستکەوتانی کە بەدەست هاتوون وا بکەین لە لای جیلی تازانەوەی نوێ ئەم ئینتیمایەوە ئەم پرسە نیشتیمانیانە هەمیشە جێگەی تێڕامانیان بێت. کاکەڕ ئێمە چەند خاڵێکی دەبێت هەڵوێستی لەسەر بکەین. ئێمە ئەو کاتێک کە ڕاپەڕین کرا بڵین تازە خەڵک لەو کاتەیە کە ئینتیمای خەڵک ئەوەندە بەهێز و ئینتیمای نیشتیمانی خەڵک تازە لە دەست ستەمکاری دیکتاتۆریەتی سەدام ڕزگاری بوو، کیمیابارانی بینی بوو، ئەنفالی بینی بوو، جونوسایەتی بینی بوو. بە هەموو کاتێک بە هەموو پێوەرەکانێکدا ئەم دۆخی کە ئەو دۆخی ئەو کاتێک لە کوردستانە دروست بوو زۆر باشترە لە دۆخی سەردەمی بەعس. بۆیە خەڵکەکە بەڕاستی هەر ئینتیمای نیشتیمانی بەهێز بوو، ڕوحێتی نیشتیمانی. بەڵام لە دوای ئەوەی بەڕاستی بەتایبەتی لە دوای ڕوخانی ڕژێمی عێراقەوە کە ئێمە بەڕاستی لە ڕووی خبوونە خاوەنی بڵین نەوتی خۆمان و اقتصادی خۆمان و بڵین ئینی خۆمان بەڕاستی ئەو کاتی ینی دەسەڵاتی سیاسی نەیتوانی حکمڕانێکی ڕەشید و نەیتوانی حکمڕانێکی تەندروست بەرجەستە بکە و ناداتپەروەری و گەندەڵی و فەسادی ڕۆچۆ سەر تەواوی کەرت و سێکتەرەکانی ژیانی سیاسی و ئابووری خەڵکی کوردستان و بۆیە ئێمە دەبینین گەنجان لە کۆتایی ساڵی نەوەتەکانەوە بە لێشاو وڵات بەجێ دێڵن و دەکەن وڵاتان لەبەر ئێمە دەبینین گەنجان ساڵانە لە زانکۆکان تەخەڕوج دەکەن خاوەنی بڕوانامەی باشن بەڵام هیچ کار و کار فرمانێکانی و بە ئیش دەبن و ناتوان بچن پێگە و شوێنی خوان دروست. ئەمەش بەرئەنجامی ئەوەی بەڕاستی من یە خاڵترم من بەداخەوە یەکێتی نیشتیمانی کوردستان زۆربەی دەستکەوتەکان بۆ منە نەخشەی ڕاپەڕین مەوزوعی مافی چاری خۆنووسین بابەتی فیدراڵی دەرێنانی بیرۆکەی نەود لە هەرێمی کوردستاندا هەمووی بەرئەنجامەکەی بیرۆکەی سیاسەتی یەکێتی نیشتیمانی بەڵام بەداخەوە ئێستا هێزگەلێک دەستی گرتووە بەسەر ئەو دەستکەوتانەدا کە کەمترین ڕۆڵی هەبووە لە ڕاپەڕینەکان و لە بەرەو پێشچوونی دۆخی سیاسی هەرێمی کوردستانەوەە. بەڵام ئەمەش بێگومان دەگرێتەوە بۆی کە لە دوای ڕاپەڕینەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەو هێزانی کە لە دوای ئەوەش بڵێن بزوتنەوەی گۆڕانج ناتوانانی سیاسەتێکی ژیرانە یان سیاسەتێکی نیشتیمانی نێتوانێت لە ناوچەکە خۆیان پێڕۆکن ئەوان توانیان بە دەستێنانی داگیرکەرانی وڵاتەکەمان دەست بگرن بەسەر دێمە خزمەت جەنابەت کاک سیروان بە تایبەتی بۆ پرسی نیشتیمانی و نەتەوەی و پاراستنی ئەو دەستکەوتانەوە بە دیاریکراوی کێ دەبێت ینی ئەم هەوڵە بدات و دوجار لە ناوخۆ دەبێت چۆن ئەم شتانە ڕێک بخرێتەوە. دێمە خزمەت جەنابەت با بچمە لای کاک گۆرانجەلال ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی زەحمەتکێشانی کوردستان کە لە شاری هەولێرەوە لەگەڵمانە. کاک گۆرانیانی بەگشتی لە ئێستادا ینی وهای لێ هاتووە پرسانەی کە لە ڕابردوو هەمیشە جێگەی بایەخی زۆرێک لە سەرکردە سیاسیەکان زۆرێک لە لایەنە سیاسیەکان زۆرێک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بوون ئێستا بەرەو کاڵبوونەوە دەچێت. کاک سیروان کە لەگەڵمایە لە ستۆدیۆ ینی کۆمەڵێک هۆکاری خستە ڕوو کەمانە پاڵنەرن بۆ ئەوی کەوا بکات ئەم پرسانە بەرەو کاڵبوونەوە بچن و زۆرێک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان زۆرێک لە خەڵکی کوردستان بەلایەنەوە گرنگ نەبێت کە بۆ نمونە ئەمڕۆ ڕۆژی جلی کوردیەکە ئەمە ڕۆژێکی نەتەوەیە یا چەند ڕۆژێکی کە یادی کۆڕەک دەکرێتەوە یاخود چەند بۆنە و چەند یادێکی گرنگمان هەیە کامانە هەمیشە ئێمە شانەزیمان پێکردو بەڵام ینی بەلایەنەوە گرنگ نەبێ. هۆکارە کەس چیە بەڕای جەنابەت کە وای کردووە بەم شێوەیە بێت ئاراستەکە. زۆر سوپاس. سەرەتا سڵاو لە خەڵکی ڕاپەڕێوی کوردستان سڵاو دەنێرم بۆ ئەوانەی لە ڕاپەڕین بەشداریان کرد لە ڕاپەڕین ڕۆڵ و ڕۆڵی بەرچاویان نەبوو توانیان خاچی پیرۆزی کوردستان لە دەست تاجیرکەران ئازاد بکەن. درود بۆ شەهیدانی ڕاپەڕین بۆ شەهیدانی ڕێگای ڕزگاری گەلەکەمان. دیارە کە باز لەو پرسە دەکرێت ئێمە دەبێت بگەڕێنەوە سەر ئەو باگراوەندەکە لە کەبووی کە لە 30 ساڵی ڕابردوودا لەگەڵ جیل بە جیل نەسل بە نەسلی خەڵکی ئەم وڵاتە ژیاوە. ئێمە نابێت لە بیر بکەین دروستکردنی ئینتیما بۆ نیشتیمان دروستکردنی ئینتیما بۆ نەتەوە پێویستی بە کۆمەڵێک هۆکار هەیە لە سەروی هەموو شانەوە پێویستی بە پێشەنجێکی سیاسی هەیە کە بتوانێت ئەو نێڵێ ئەو پرسە نیشتیمانیانە کاڵ ببنەوە ئەو پرسە نەتوایەتیانە کاڵ ببنەوە و مەسەلەکە بە شێوەیەک لە جیل بە دوای جیلی ئەو وڵاتە بگەێنێ کە ئەوانە هەمویان بەیەکەوە خاوەنی ئەو دەستکەوتانە و خاوەنی ئەو نیشتیمانن. بەداخەوە ئەوەی لە کوردستان ڕوویدا لە 30 ساڵی ڕابردوو ڕۆژ بە ڕۆژ ساڵ بە ساڵ
دۆخەکە بە خراپتر بوو هەم لەلایەنی حکومڕانیەوە حکومڕانیەکی تەندروست و حکومڕانیەکی دادپەروەرانە لە کوردستان بەڕێوە نەچوو و کۆمەڵێک گەندەڵی و کۆمەڵێک ناشەفافی و کۆمەڵێک مەسائل وردە وردە لە ناو سیستەمی سیاسی هەرێمی کوردستانە دروست بوو و بە جۆرێک حزبایەتی جێگای دەوڵەتداری گرتەوە و حزب بۆ خاوەنی دەوڵەت و شعار و دروشمەکانی حزب جێگای شعار و دروشمەکانی نێتەوە نیشتمانیان گرتەوە وەختێک گەنجێک ئەوە دەبینێ زۆر جار بینیمان خەڵک لەسەر ئاڵای حزبەکەی دەگیرا لی دەدرا یان لەسەر هێنانە خوارێ ئاڵای لایەنێکی سیاسی لی دەدرا دەگیرا ئیهانە دەکرا بەڵام بە کەیفی خۆی ئاڵای وڵات و نیشتیمانەکەی بشکاند باە بدڕان باە فڕێبدا باە کەس نەبوو بڵێ کاکە ئەو وڵاتە بۆوا لێ دەکەن بۆیە وردە وردە ئەوەی کە بەداخەوە بە زۆر بە ناخۆشحاڵیەوە من باسی دەکەم ئەحزابی سیاسی ئەحزابی دەسەڵاتدار لە کوردستان بەرپرسی یەکەمن لە کوشتنی هەست و ئیحساسی نیشتیمانی لەلایەن هەموو جیلەکانی کوردستان لەلایەن خەڵکی کوردستان چونکە سیرکە بۆ نمونە گەنجێکی کەفوو خەریجی کولەیە خەریجی کۆلیژێکی معتەبەرە هەتا نەبێتە حزبی پۆستێکی ئیداری و پۆستێکی نادنێ خزمەتی وڵاتەکەی پێ بکاتن هەموو خەڵکی ئەو کوردستان ئەگەر بێوێ لە دەستگا ئەمریکان کار بکەیان دەبێت یەکێتی بیان دەبێت پارتی بێ ئەگەرنا ناتوانێت خزمەتی وڵاتەکەی بکاتن کەواتە ئەوانە ڕۆژ بە ڕۆژ کەڵەکە دەبن لە ناو زاتی لە ناو ناخی گەنجەکانی ئێمەدا کەڵەکە دەبن وا هەست دەکەن ئەو نیشتیمانە هی فئەیەکی معەنە لە وڵاتە بۆیە هەست ناکەن ئەو نیشتیمانە هێممانە ئەو وەختە ئیحساسی نەتەوایەتی دروست دەبێ کە ئێمە هەمومان هەستمان کرد لە وڵاتە حەسەمان هەیە لە وڵاتە پشکمان هەیە و لە وڵاتە چۆن نەتوانێت ئەو هەستە دروست بکرێت و ئەو جیاکاریە نەهێڵڕێت بەڕاستیانی کاگۆران بەڵێ چۆن ئەتوانرێت ئەو هەستە دروست بکرێت و ئەو جیاکاریەش نەهێڵڕێت بڵێ بێگومان ڕۆلی کۆمەڵێک فاکتەر هەیە کە دەتوانێت ئەستە دروست کاتەوە بەر لە هەموو شتێک دەبێ دەسەڵاتی کوردی بەسەر تاپای خۆیدا بچێتەوە هەم لە ئیدارەدانی وڵات هەم لە بەڕێوەبردننی وڵات هەم لەو گەندەڵی و لەو ناشەفافێتەی لەنا ئەو وڵاتە هەیە و لەو تەحەزوبە و لەو بە حزبیکردنەی پایەکانی کۆمەلگا هەیە یعنی بۆ نمونە لە وڵاتی ئێمەدا هەر لە فەڕاشی قوتابخانەیەک هەتا مجێوری مزگەوتێک هەتا وەزیرێک هەتا قازیەک هەتا سەربازێک دەبێ حزب تەعینی کاتن باشە خۆ وڵاتی لە هیچ دنیا نەبووە سەرتاپای کۆمەلگا بەیەکەوە حزبی بن بە تاکەیت خەڵکانێکی بێلایەنن حەز لە کاری سیاسی ناکرد هەوڵاتی ئاسایی دووەم شت بەڕاستی پەروەردەیە سێم شت ڕاگەیاندنە بەداخەوە ئێمە لەو دوو سێکتەرەش لە سێکتەری پەروەردەش ئەتا ئێستا ئەو حساسە نیشتیمانی و نەتەوەی کە هەمانە ڕنگدانەوەی ڕاستە و خۆی لەسەر لە ناو پەروەردەدا نییە ئەنی منداڵێکی کورد بۆ نمونە زۆر وانە لە پۆل یەک و دوو سێ دەخوێنێتن بەڵام وانەیەک ناخوێنرێتن چۆن نیشتیمانی خۆی خۆش بێ چۆن ئاڵای خۆی خۆش بێ من ئێستا بۆ نمونە لێرە پێشکەشکاریان بەرنامە ئەمەوێت تەوازنێک ینی ڕابگرم لە نێوان هەم بۆچوونی هەردوو بەڕێستان و ینی بۆچوونێکی دیکەش هەیە خۆیمان ناکرێت بۆ نمونە سەراپا ئەو شتانی کە هەیە ینی زەربی سفری بکەین بەڵام ئێستا خۆ تا جەنابەت ئاماژەت پێدا لە بواری پەروەردە و فێرکردن یعنی تا سیستمەکە دانراوە و ئەو ڕێکارانە هەیە وا دەکات کە بۆ نمونە کۆمەڵێک پرسی نیشتیمانی هەیە لە منهەجی خوێندنی وانەکاندا بخوێنێت بۆ سەرجەم قۆناغەکان بەڵام ینی دوجار لە پراکتیکە ینی کێ بەرپرسەلەوە خۆ تۆ بۆ نونێسە گەنجەکە تێگەێنی دووەم هەستەی لا دروستەکەیت و لە بواری خوێندن و پەروەردە و فێرکردنە مامۆستا ماندوو دەبێت وەزارەتی پەروەردە ماندوو دەبێت ینی حکوومەت هەوڵی داوە بەڵامیتە گلەی ئەبێ لەسەر کێ بێ لەو ڕۆ بەڕاستی بێگومان گلەی یەکەم لەسەر دەسەڵاتی سیاسیە لەسەر حکوومەتە حکوومەتی هەرێمی کوردستان کە سێ حزب لەم قۆناغەدا تێدا بەشدارن ئەو حکوومەتە بەرپرسە لەوەی کە جارش کە بە چاوێکی ڕەخنەگرانە بە چاوێک بێ بە دراسەیەکی معەمەق بکە بۆ ئەو هەستە نیشتیمانیە نەماوە لەسەر ئەسبابەکانی ڕابوەستێ مەسەلەن ڕابوەستێ بۆ گەنجێک حەز دەکا لە دیای ئیجە بخنچێ بەڵام حەز ناکە لە کوردستاندا بژیتن دەبێت فکر بکاتەوە بۆ گەنجێک کە تەخەڕوز دەکاتن بە هیچ شێوەیەک
حەز ناکەن لە ناو وڵاتەکەی خۆی خزمەت بکاتن بۆ نمونە پێی تەبیعیە بچێت لە چێشتخانەکانی دەرەوە قاپشۆری بکە بەڵام پێی خۆشنێ لێرە لەوە بکاتن مەفروضە سیاستمەدارانی کورد حکوومەتی هەرێمی کوردستان لایەنە پەیوەنددارەکان زۆر بەجددی لەسەر ئەو پرسە بوەستن یعنی ناکرێ مەسەلەن لە یادی ڕاپەڕین ساڵی دوم ساڵی ڕاپەڕین دەدیت لە 90 خەڵک پیرۆزبایی لە یەکتری دەکرد لە ساڵی سێمی ڕاپەڕین بۆ 1970 ئێستا لە ساڵی سێمی ڕاپەڕین ئەگەر ئیسیفتایەک بکەی دەسەوەر دەکەم من خۆم کە زیندانی سیاسی بووە لە ڕاپەڕین ئێستا ئەو حساسم تیان نەماوە چونکە ئەو وڵاتەوە هەست دەکەم ئەمنی ناوێ منی خۆش ناوێ من بە هەند ئەندامێکی خۆی حساب ناکاتن هەر کاتێک نظامی سیاسی سیستەمی سیاسی لە هەموو دنیا ژوایە ئەگەر خزمەت گوزاری دا بە هاوڵاتەکانی ئەگەر هاوڵاتەکانی عەدالەت خوازی بەرامبەر هاوڵاتەکانی جێبەجێ کرد بەوە گومانن نەبێ هاوڵاتەکان ئینتیمان بۆ ئەو وڵاتە بۆ ئەو نیشتیمانە بۆ پرسە نیشتیمانی و نەتەوایەتەکانی دەبێ بەڵام ئەوەی لە کوردستان دەگوزارێ پێچەوانەی ئەوەیە بەداخەوە زۆر بە ناخۆشحاڵیەوە دەرێم مەفروض بوو لە دوای 30 ساڵ ئێمە نەموزەجێکی یەکجار جوانی حکومداری دەوڵەتداری دەسەڵاتداری و نمونەیەکی جوانی دیموکراسی پێشکەشی هەموو دنیا بکەین بەداخەوە ئێستاش خەڵک لەسەر فکر تەنگەتاو دەکرێت لەسەر فکر ڕێگری لێ دەکرێت ڕۆژنامە نووس ڕەنگە نەتوانانی بە کەیف خۆی قسە بکاتن کەناڵی ڕاگەاندن ڕەنگە ئیجرعاتی لەگەر دەکرێتن بۆیە کەواتە ئەو کەڵەکەبوونی ئەو کۆمەڵە مەسەلانە کە ڕۆژانە لە ناو کۆمەلگا دووبارە دەبنەوە ئیحساسە نیشتیمانیەکان دەکوژی ئیحساسە نەتەوایەتەکان دەکوژی مەفروضە ئەمن میسالێک زۆر جار دەیڵێمەوە کاتێک دەوڵەتی ئیسرائیل 126 کەسی زیندوو بە پێسک و پرشتی 2 جوندی کوژراو دەگۆڕێتەوە ئەو کاتە من ئەگەر هاوڵاتی ئەو وڵاتە بم ئیحساسی نەتەوایەتیم بەرز دەبێتەوە پێم خۆش دەبێت دەمە هاوڵاتی احتیزاز بە وڵاتە دەکەم بەڵام ئەمن ئەگەر هەر هیچ حسم لە وڵاتە نەبێ و هاوڵاتی دەرەجە دوو بم بێگومان ئیحساسە نەتەوایەتەکانیشم ئیحساسە نیشتیمانیەتەکانیشم وەک خۆی نابێت دەست خۆش کاک گۆران دێمە خزمەت جەنابەت کاک سیروان ینی بۆ نمونە کاک گۆرانی ژەنی کۆمەڵێک خاڵی گرنگی وروژان و تیشکی خسە سەر کۆمەڵێک هۆکار کە بوونەتە ئەوەی کە ئێمە ئێستا ئەم پرسە بخینە بەر باس و قسەی لەسەر بکەین بەڵام من ئەوێ لە جەنابەت ئەوە پرسم ینی لە ڕۆ سیاسیەکەوە کاتێک کە ململانەی حیزبی لە هەرێمی کوردستان بەرەو بەرتەسکبوونەوە دەچێت و بەرکەوتنی لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان بەرەو ئاڵۆزی و بەرەو جۆرێک لە جۆرەکان دەچێت کە ئیتر دوورکەوتەوە و چاکبەستووی دروستکات ینی ئەم هۆکارانە بە دیاریکراوی لە ڕووی سیاسی و پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکانەوە تا چەندە ینی کاریگەرە بن بۆەوەی کە ئەم پرسانە بەم شێوەیە بێت کە کاڵبوونەوە ببیندێتایە و ئینتیما نەمێنێ بۆ زۆربەی شتەکان کە لە هەرێمی کوردستان ئێمە شانازی پێواگەین کاکاوڕێ ئێمە لە کوردستاندا کێشەی قوڵی بنەڕەتی حکومڕانیمانەیە کێشەی سیستمی حزبایەتیمانەیە لە کوردستاندا ئێمە شتێکمان نییە نمونەی سیستمی حزبایەتی بێت لە کوردستاندا شتێکمان نییە نمونەی حکومڕانیەکی تەندروست و ڕەشید بێ ئێمە بەڕاستی دەبێت لە بنەڕەتەوە حکومڕانی هەرێمی کوردستان گۆڕانی بەسەردا بێ یعنی ئێمە دەبێت بەڕاستی ئەویش بەچی دەکرێت بە عقلەتێکی سیاسێکی دەوڵەتدارانە ئێمە عقلەتی سیاسیمان بەڕاستی عقلەتێکی ئەوەنێ بتوانێت دەوڵەتداریان حکومڕانێکی ڕەشید دەستەبەر بکە لە کوردستاندا کە ئێمە ئەم هەموو کێشانە سەرێنەداوە پەیوەندی بەوەیە کە ئێمە سێ جۆر لە زانستی سیاسیە لە سیاست و حکومڕانی سێ جۆر سیستمی حکومڕانیمانەیە سەرەکی سیستمی سەرۆکایەتیمانەیە سیستمی پەرلەمانیمانەیە سیستمی تێکەڵامانێ لە کوردستاندا نازانین کام جۆرە سیستەمەمانەیە یعنی شتێک نییە بڵێ ئێمە سەر بەم پەرادایمەیە یانی سەر بەم جۆرە حکومڕانی ئەم جۆرە لە حکومڕانی ئەم جۆرە لە ئیدارەدان لە هیچ شوێنێکی دنیادا باوی نەماوە یعنی ئەم تەنانەت لە وڵاتە هەرە زۆر دواکەوتەکان ئەم جۆرە لە حکومڕانی ینی ئەوەی کە لە کوردستانە دەگوزارێ نییە یعنی معقول نییە حزب هەموو شتێک بێ و لەناو حیزبیجا لەگەڵ ڕێزم ئەشخاص دەوریە بێت معقول نییە ئەندامی مەکتەبی سیاسی بێ حزب شخص خاوەنی چەکدار بێ معقول نییە حزب خاوەنی چەکدار بێ معقول نییە حزب پاوەنی ینی مۆنۆپۆلی بازاری کردبێ و مۆنۆپۆلی هەموو کایەکانی حکومڕانی کردبێ لە وڵاتی ئێمەدا گەنج بۆ ینی بۆ ئازادی ڕۆژنامەگەری نییە یعنی لەگەڵ ڕێزم بەڕادەیەک بۆ ڕۆژنامەنووسی بۆ خەڵک لەسەر خۆ پیشاندان سزن دەکرێت بۆ تۆمەتی ناڕەوان بۆ دەبەخشێتەوە لە بۆی دڵنیایی لە کوردستاندا یاسا سەروەر نییە ئێمە تا یاسا بۆیەک لەو کێشانەی کە باسیم کە ئێمە دەڵێن دەبێت گۆڕێنی بنەڕەتی بکرێ و ڕیشەی بکرێ لە کوردستاندا یاسا نییە هەر کاتێک باسی چاکسا
چاکسازی دەکرێت ئەوە لەگەڵ ڕێزم بۆ کەسانی کە باس چاکس ئەوە درۆیشی گەورە ئەکەن لەگەڵ خەڵک چاواشە دەکەن تۆ هەوەرە یەکەم ئیش ئەوە بکە یاسا سەرورێت کە یاسا سەرورەت بوو فەرقی من و سەرۆکی هەرێم نەبوو لە بەردەم یاسادا ئەو چاکسازی دەکرێت و ریفۆرم دەکرێت و حکومڕانی بەشی دەکرێت ژیانی بۆ سەرجەم حیزبەکان وەکو یەکە یاخود نەخێر هێشتا لە نێو زۆربەی حیزب و لایەنە سیاسەکانە هەستێک و ئینتیمایەک ماوە بۆی کە ئەم دەستکەوتانی دوای 30 ساڵ بەدەست هاتوو زیاتر پارێزراوتر بێ و هەستە نیشتیمانی دروست کرێتەوە کەلک ئەزانکی وەکو تاک لە بەشێک لە حزبەکاندا هەیە کە دەوێت حکومڕانی ڕەشید و حکومڕانیی مۆدێرن لە کوردستاندا وەکو تاک بەڵام هەموو حزبەکان چوونە چوارچێەوەی ئەو جۆرە سیستەمە ئەو جۆرە عقلەتەیە کە وڵات بەڕێوە دەبا زائیدەن لەگەڵ ڕێزم ینی حکومڕانیەکە یان تەنانەت ئێمە ئێستا با پێڵم دژمنەکان دژمنانی کورد دژمنانی ئەم دەستکەوتانی هەرێم ئەوەندەی کە ینی ئەم دۆخە ئەوەندەی کە تێک دەدەن یعنی بەڕاستی خەڵکی کوردستان نیگەرانە خەڵکی کوردستان بێتاقەتە یعنی تۆ دیقەت بە ئێمە لە ڕووی داراییەوە لە چ دۆخێکداین تۆ دیقەت بە لە ڕووی ئابوووریەوە لە چ دۆخێکداین لە ڕووی پەیوەندی نێودەوڵەت یعنی ئێستا ئێمە هیچ شتێکمان بە نیشتیمانی نەکراوە ئێمە کە دەڵێن سیستەمەکە لە دەبێت بە نیشتیمانی بکرێت هێزی پێشکە نەکراوە خۆ ئەبێ ینی چەند کەسێکی دڵسۆز بێتە پێشۆک و کاگۆرانی ژاماژەی پێدا بۆ نمونە دوجار ئەبێ دیراسی ئەم وەسعەب کرێت و بێت کۆمەڵێک توێژینەوە و ڕێگەچارە بدۆزرێتەوە دوجارەگەیتە دەرەنجامێک کێشەکە ئەوەیە ئەو عقلێتن ینی ئەو عقلێتەنیە خەمخۆریەکی جدی نیە بۆ تێپەڕاندنی ئەم دۆخە ئەگەر هەش بێ زۆر کەمە تاکوتەرە لە ناو یەکێتی و لە ناو گۆڕان و لە ناو پارتی و لە ناو حزبەکاندا هەیە بەڵام ئەمە ئەوەندە کێشەکان قۆڵ و ئارنگ ئەو کێشانە قۆڵ و قەیرانی زۆرمان هەیە ئەمە بەوە نابە بەڕاستی دەبێ کۆبوونەوەیەکی نیشتیمانی هەموو هێزە سیاسەکان کۆ ببنەوە واازدە و عقلێتە بێن ئەو عقلەتە بکەنە توردن و عقلێتێکی نوێ بە عقلی مؤسساتی بە عقلی حکومداری بە عقلی دەوڵەتداریەوە بێن حکومڕانی وڵاتەکان ینی ئەمە بە ئەشخاص ناکرێت ئێمە دینیمان لە ناو کووردا دەهان ئەشخاصە بوو بڵین لە ناو یەکێتی لە ناو گۆڕان کاگنوشیوان هەبوو هەوڵی جدیدا و زۆر ئەوڵی داویستی گۆڕانکاری و ریفۆرم و چاکسازی بنەڕەتی لە کوردستانە بەڵام بەڕاستی تەوژمەکەیە هەم دەوڵەتانی ناوچەکە هەم هێزەکانی تریش لەمپەر بوون و کۆست بوون لە بەردەمەوەی نتوانێت ئێمە محکومین بە کۆمەڵێک ینی بڕیار کە ئیش زۆر جاری بەدەست خۆمان نییە یعنی ئەمە کارتێکە لە دەرەشەکانیش کاریگەریان هەیە بەڕاستی بۆ سەر دۆخەکەەوە بۆ سەر ئەو ڕەوشەی کە دەگوزارێەوە ئێستا کێمە گەشتونەتەم دەرەنجامە کاکاوڕێ ئەگەر ئیرادەیەکی بەهێز و تۆکمە هەبێ ئەگە پلان هەبێ هەموو شتێک بە پلان بەڕێوە دەچێت یان تو ئەم کەناڵی کوسار ئەگە پلانی نەبێت توانی کارەکانی ڕێکوپێک بکە تۆ پلانیش چۆنە پلان ئێمە بەڕاستی بە مەزاجی ڕۆژانە سیاست بەڕێوە دەبین حکومڕانی دەکەین نە پلانی مامناوەندمانەیە نە درێژخایانمانەیە نە استراتیژیمانەیە ئەم وڵاتی ئێمە بە مەزاج بەڕێوە دەچێت وڵات بە سیستم و بە قانون و بە دەستور و بە ڕێسا بەڕێوچێت ئەوە ئێمە 30 ساڵ ئەم وڵاتە بەڕێوە دەبین تاسە دەستورێکمانە ئەم 30 ساڵە بەرەو دەبین تا ئێستا ئەشخاصی حزب دەستی کرد بەسەر ئێمە دوجار لە دوای ساڵی 2023 و عێراقیش ڕزگاری بۆ لە ڕژێمی بەعز و توانیوێتی عێراق بەو کاتە بێتە خاوەنێکی دەستوری نێو هەرێمی کوردستانی ژانی ئەتوانین بڵین لە دوای 2023ەوە بێ بڵێ هەوڵەکان بۆ ئاراسەیە کە ئەبێ دەستور هەبێت آخر لە دوای 2023ەوە ئێمە پشتیوانی نێودەوڵەتیمان زیادی کرد کوردستان بۆ ناوەندێکی گرنگی سیاسی لە بەڵام بەداخەوە بۆی عقلێتی سیاسی ئێمە تا ئێستا باشە 30 ساڵ ئێمە ڕاپەڕینمان کردووە چی بەش ئەو شوێنەی کە ڕاپەڕین ڕزگارکاوە چی شوێنێکی دابراوەکان هاتۆتە سەر کوردستان بەعکسەوە ئێمە بەشێک لە دوای 2023 و بەشێک لە خاکی داگیرکراوی وەکو کەرکووک و ناوچە دابراوەکان هاتەوە ژێر دەستی کورد بەڵام بەڕاستی بەهۆی هەڵەی سیاسیەوە بۆی نەبوونی عقلێتێکی بەتواناوە ئەو ناوچانەشمان لەدەستدا اینجا دیقەت بە لە هەموو کەرت و سێکتەرە جاجەکانی کۆمەلگای کوردیا قەیرانمانەیە کێشەمانەیە ئاریشەمانەیە ئەمە پێویستی بە عقلێتێکی گەورەی نیشتیمانی دەوڵەتداری هەیە بتوانێت بەم دۆخە تێپەڕێنێت عقلێتە بینرێ لێسە بەداخەوە نابین تاکوتەرا وەکو پێم وتی ئەشخاصەیە ناو هەموو حزبەکانە حەزەکە ئەم دۆخە تێپەڕێن و ناڕازیە لەم دۆخە بەڵام ئایا بە ئەشخاص دەکرێت ئەبێ بەڕاستی ئەگەر سەرکردایەتی سیاسی کورد ئەگەر ئەحزابە سیاسیەکان قەولە بۆ کورد و بۆ کوردستان تێبکۆشن و بۆ بەرژەوەندی گشتی بۆ چاکەی گشتی دامەزراون یعنی دەبێت باقلەتی نیشتیمانیەوە بێن کۆبوونەوەی نیشتیمانی بکەن کۆنگرە ببەستن یعنی هەوڵ بدەن ئەم دۆخە تێپەڕێن بەڕاستی تۆ ئەگە تۆ ئامانجت ئەو بێ دەوڵەت دروستکە بەم عقلەتە بەڕێوە ناچێت بەم دۆخەی ئێستا بەڕێوە ناچێت حاڵەتێکی تریش هەیە بەڕاستی لە کوردستاندا لە هەموو دنیادا حزب لە وڵاتە دیموکراتیەکان حزب دەبێتە خێر و بەرەکەت و چاکەی گشتی بەڵام لە وڵاتی ئێمەدا حزب بۆتە مۆتەکە و بارگانی بەسەر ژیانی خەڵکەوە
سەرۆت و سامانی وڵاتەکە دەبا بۆ خۆی قەیران بۆ خەڵک بۆ قەیرانی بۆ میلەت دروست کردووە مۆنۆپۆلی کایەکانی حکومڕانی کردووە یعنی حزب لەم وڵاتەیە بەڕاستی بۆتە بارگرانێکی ئێزگار گەورە بەسەر ژیانی خەڵکەوە ئەم مۆدێلە لە حیزبایەتی دەبێ ئەم مۆدێلەش کۆتایی پێوێ بۆیە بەڕاستی ئەگەر بێتە سەر واقعی ینی باسەکە ینی حیزبیش مافی خۆیەتی کە خەباتەکە بۆی کە بگات بە هەندێ ئاماج بەڵام دوجار ئەمەکو بەڕێزی شۆکە گۆرانی ئاماژەی پێدانی تۆ بدەیت چوارچێوەیەشی دەستوری دیموکراسیدا بێت دێمە خزمەت جەناب ئەزانین لە کوردستاندا سیاست مانای نەماوە یعنی سیاست بێمانا کراوە کە سیاسەتی بێماناکرا حکومڕانی بێمانا دەکرێت ژیان بێمانا دەکرێت تۆ دەبێت یەکەم ئیشی ئەم حیزبانە حکومڕانی ئەوەیە دەبێت مانا بۆ سیاست بگەڕێنێتەوە یعنی سیاست لە کوردستاندا دەوری خۆی نبینێ بەمانە زانستیەکە سیاست بێمانا کراوە بۆیە دەبێت بەڕاستی ئیشی ئەوەی کە بمانەوێت حکومڕانێکی باش دروستکەین بمانەوێت ینی دۆخێکی تەندروست بۆ هەرێمی کوردستان دەسە بکەین دەبێت مانا بۆ سیاست بگەڕێت دەست خۆش کاک سیروان دێمە خزمەتجان کا گۆرانجار ینی ئێمە کورد لە قۆناغە جیاجیەکاندا کۆمەڵێک نەهامەتی و کۆمەڵێک مەینەتی و دەردەسەریمان بەسەر هاتووە بەڵام لە هەندێک لە وێزگەکانی خەباتی سیاسی و مێژووی گەلی کوردیشا ینی ڕۆژی پرشنگدار هەیە و ئامانجی دیاریکرا و بەدیهاتووی پرشنگدار هەیە ئەمانە دیارە لە ڕێگەی کۆمەڵێک سەرکردەی سیاسی ینی خاوەن ئەزمون و کۆمەڵێک حیزبی سیاسی خاوەن ئەزمون کە کەم تا زۆر لە پێناو پرسە نیشتیمانی و نەتەوەیەکان و خاک و دوجار خەڵکی کوردستانە هەوڵیان داوە گەیشتونەتە هەندێک ئامانجی دیاریکراوە بەڵام وەکو کاکسیروانی ژاماژەی پێدا لە ئێسادا پێویستە تۆ زۆربەی ئەو سەرکردە سیاسی دڵسۆزانەی کە لە نێو لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستاندا هەن هەوڵ بن کە دیالۆگێکی نیشتیمانی فراوان لە نێوان سەرجەم لایەنەکان دروستکەن بۆی کە ئێمە بتوانین لەم قۆناغی کە ئێستا هەندێکمان بە مەترسی دەبینین بۆ سەر ڕەوشی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ئەزمونەکەمان بچینە دەرەوە بەڕای جەنابەت تا چەندە گرنگە لە ئێستادا ئەو دیالۆگە نیشتیمانی دروست بێت ئەتوانێت دروست بێت وەکێ ئەتوانێت ئەمە بێنێتە کایەوە بەڕاستی بێگومان پەر لەوەی جواب وەڵامی پرسیارەکە بدەمەوە قسەیەک دەکەم ینی لە وڵاتی ئێمە بەداخەوە حزبەکان بە چەند قۆناغێک تێپەڕیون قۆناغی سەروەری بوون و قۆراغی شۆڕژگێڕی و قۆناغی ڕزگاری کاتەی ڕاپەڕین لێ هاتە بەرهەم ئەوە دەکرێت هەموو حزبەکان سەروەریانەیە هەموو حزبەکان خاوەنی داستانی گەورە و قارەمانی گەورن هەموو حزبەکان کۆڵێک خەبات و تێکۆشانە لەو پێناوە هەیە بەڵام حزبی سیاسی ئەو کاتە هەڵ دەسەنجێندرێت کە دەسەڵاتی سیاسی گرتە دەست بۆ سەرکردەی سیاسی ئەو کاتە هەڵ دەسەنجێندرێ کە خێروبێری ئەو وڵاتەی کەوتە دەست کە چۆنی تەوزیع دەکاتن بەداخەوە لەو دوو تاقیکردنەوە نە حزبەکانمان نە زۆربەی سەرکردە سیاسەکانشمان لەو دوو تاقیکردنەوە سەرکەوتوو نەبوون یان بەلایانی کەم نەیانتوانی سەرکەوتوو بن بۆیە ئەو واقعی دەبینی واقعەکی ناخۆشە واقعەکی تاڵە و ئەو حیوارەی کە جەنابەت باسی دەکەی ئەو باسی دەکەی خەڵکانێکی زۆر بە بەردەوام قسەی لەسەر دەکەن بە بەردەوام بە پێویستی دەزان ینی بۆ نمونە ئێستا چی تێدەچێت ئێستا ئەگەر سەیرێکی خێرای بارودۆخی هەرێمی کوردستان و ناوچەکە وەجیهان بکەیت هەرێمی کوردستان لە مەترسیەکی گەورەدایە مەترسێکی شەڕێکی هەیە بەرامبەر دەوڵەتی عێراق کە ئەوە شەڕێکی توڵی عمرە لە ساڵی لە ڕۆژی دامەزرانی دەوڵەتی عێراقەوە بەردەوام و ئێستا زۆر بە وازحی دیارە لە مەسلەی بودجە لە مەسلەی مفاوەزات لەگەر وەفدی هەرێم لە کۆمەڵێک مەسائلی کە دیار حتا لە مەسەلی ناوچە دابڕێنراوەکان لە مەسلەی کەرکووک لە مەسلەی شنگار لە مەسلەی کۆمەڵک ئەو مەسەلانە ئێستا زۆر بە وازحی ئەو کێشەیە دیارە مەترسی دەوڵەتی تورکیا مەترسی دەوڵەتی ئێران مەترسی شەڕی شیعە و شیعە مەترسی سونە و منتیقەکانی ئێمە چی تێدەچی ینی چه عقلێتێک ئەوە قبول دەکا کە سەرکردایەتی سیاسی کوردیانانە سیاسی کوردەکان ئەوە تێنەگەن کە پێویستیان بە یەک گوتاری سیاسی بەرامبەر ئەو دژمندارێک کە بەرامبەر هەرێمی کوردستان دەکرێت خۆ کەسی سیاسی داوا لە یەکێتیان لە پارتیان لە زەحمەتیان لە شوعی ناکە حزبەکانیان یەک بگرن داوا دەکەن بەرامبەر ئەو قەزەی نیشتیمانێکی هەموو ملەتی کووردا بتوانن یەک زمانی هاوبەشیان هەبێت لەو بابەتەدا ئەگەر ئەو زمانیان دروست کرد ئەو کاتە ئەمنی هاوڵاتش هەز دەکەم کەسەکێ بە زمانی نەتەواتی قسەم لەگەر دەکەیان دیفاع لە نەتەواتیم دەکات بەڵام ئەمن وەختێک دەبینم وفدی کوردی وفدی حزبی دەچی مفاوەزات لەسەر قەزەی کوردەکە وفدی فلان حزب دەچی لە پاشوی وفدی فلان حزب تەکمیلەی دەکا
بەتاکیت ئەوە ملەتی کورد زەرمەند دەبیت تێیدا زەرمەند دەبیتن بەڵێ. بۆیە نەک ئێستا هەموو کاتێ کورد پێویستی بە حیواری وەتەنیە پێویستی بە زمانی عەقلە بە زمانی عەقلانێتە ئەمن زۆر بەش ئەوە دەڵێم بەس دەرکردە کە سیاسەکانی هەرێمی کوردستان بچنە جامعەی سلێمانی بچنە جامعەی سەلاحەدین بەس ئەو دراساتانەی کە ڕسائلی ماستەر و دکتۆران لەسەر وەزعی سیاسی کورد لەسەر پێشنیارەکان بۆ حکمی ڕەشید بەس ئەوانە بخوێنەوە دەتوانن ئەو وڵاتە لە زۆر مەسەلە قوتار بکەن بەڕاستیش دەبێت ئەو حقەتە بزانین مەسئولێتی گەورەی ئەو دۆخە لەسەر حەزبە دەسەڵاتدارەکانە بە دەرەجەیەک باشە کاگۆران ینی کەسانی ڕۆشنبیر و مامۆستاکانی زانکۆ ئەوانەی کە بە دیاریکراوی ینی لە ناوەندەکانی زانکۆ و پەیمانگاکاندا ئەمانەژانی کە ئەزمونیان هەیە تا چەند نەتوانێت سوود ببینێت لەوەی کە وەکو جەنابە دووتت چەندین توێژینەوەی گرنگ هەیە کە لە بواری سیاسی و چاکردنی دۆخ و گوزەرانی هەرێمی کوردستان و پاراستنی ئەم دەستکەوت و خۆناغە ئەمان ئەنجامیانداوە سوودی لێ بینن یعنی ئەمان ئەتوانن چی بکەن ئەمان ئەتوانن چ گۆڕانکاریە دروستکەن چ کاریگەری و کارلێکیشیان هەبێ بۆ سەر حیزبەکان و سەرکردە سیاسیەکان و هاوڵاتیان بەگشتی دیارە خۆ جەنابیش وەکو من دەزانی کۆمەلگا هەر هەمووی سیاسی نین هەمووی حزبی نین هەر هەمووی ئەکادمی نین هەمووی کرێکار و جوتیار و پاڵە و سەنعەتکار نین دیارە کۆمەلگا لە کۆمەڵە توێژ و چینی جیاواز پێکدا هەر چینێک هەرچی خۆی دەبینێ مەسەلەن توێژەرێک هەرچی ئەوەیە توێژینەوە بکا لەسەر باور دۆخی بۆ نمونە ئابووری هەرێمی کوردستان توێژینەوەیش کە دەکات لەسەر چۆنێتی چاکردن و چاکسازی لە هەرێمی کوردستان ئەو کە توێژینەوەکەی کرد مەفروضە لایانی پەیوەنددار ئەو لایەنێک کە فعلەن بە نیازی چاکسازی بێت و توێژینەوە تەماشا بکە سوودی لێ وەربگیری ئیسفادەی لێ بکە بەداخەوە هەتا ئێستا دەسەڵاتی کوردی حازیەک یان بربەستێکی گەورەی لەگەر خەڵکی ڕۆشنبیری ئەو وڵاتایە لەگەر خەڵکی ئەکادمی هەیە ینی جێی سەر سوورمان نییە بەدەیان بڕیاری خودی حکوومەت لەلایەن حکوومەت خۆی پێشێل دەکرێتن دەیان قەراراتی ئیداری هەیە حکوومەت خۆی دەری دەکات خۆشی پێشێری دەکاتن ینی ئەوە پێویست ناکە مەسەرەن ڕۆشنبیری قسەی لەسەر بکەیان تۆ قسەی لەسەکان قسەی لەسەر بکەم ئەوە بە ڕۆژی ڕۆناک دیارە هەموو کەسێک دەیزانی بۆیە دیسان دێمۆ سەر ئەوە ئێستا لە هەموو کات کورد پێویستی بەڵام ئەخرێنی کار گۆران بینیشمان نەچێت زۆربەی گۆڕانکاریەکان لە هەموو دنیادا لە زۆرێک لە وڵاتانی جیهان کە وڵاتی گرنگن ئێستا بیرمەند و زانا و ینی کەسانی ڕۆشنبیر ئەنجامیان داوە بەڕاستی بێگومان ڕێنساز دەستی متەنەویرەکانی ئەوروپا سەری کرد ئەوە حقەتێکی ئاشە هەڵ نەگرە لێرەش ئەوەی کە دەکرێت کە ئەو وعی ئێستا ئەو وعی هەیە کە خەڵک قسە دەکا کە خەڵک ناڕازێک کە خەڵک دەیتە سەرزادا ئەوە بەکەم مەزانن ئەوەش نادیدە مەگرن ئەوەش حرەکەیەکی سیاسیە بێگومان لە نەتیجەی قسەکردنی خەڵکە لە نەتیجەی حیواراتی خەڵکە لە نەتیجەی نووسینی خەڵکە لە نەتیجەی ناڕازی بوونی خەڵکە بۆیە ئەو مەسەلەیەکی گرنگ و بە ئەهەمیەتە بەڵام دیسانەوە واقعیەتی هەرێمی کوردستان کە دەوڵەتە و دەوڵەت نییە کە ئیقلیم و ئیقلیم نییە کە کێشەی سنووری هەیە کە کێشەی نەتەوەی هەیە کە کێشەی سنووری لەگەر چوار دەوڵەتی زلهێز هەیە کە مەساڵحیان هەیە کە بەرژەوەندیان هەیە و سنووری لەگەر وڵاتانەکەیە دژی بە یەکتر ینی دوو ئەجندای سیر لە دەوڵەتی عێراق بەڕێوە دەستی ئەو ڕاستەوخۆ ئینعکاسی لەسەر هەرێمی کوردستان هەیە مەفروضە سیاسەکانی کورد بەر لە هەموو کەسێک دەرک بۆ مەسەلە بکەن و بخوێننەوە و ڕوئیا و دنیابینی ئەوان لە دنیابینی کەسێکی ئاسایی باشتر بێ ینی زۆر پرسیارێکی زۆر سادە هەیە ئەگەر وەزعەکە چاک بوو خۆ قازانجمەندی یەکەم حزبە دەسەڵاتدارەکانن بەڵام بۆ چاچی ناکەن من تەسەورم وایە ئەوانە وردە لە دەوڵەتداری بۆ نەتە کەسداری ینی حزبایەتیش بەردەستکراوەتەوە بۆتە کەسداری دەست خۆش کاگۆران کاکسیوان ینی ئەوە بڵین ینی بۆ نمونە گەر هەمومان ڕەخنە بگرین هەمومان سیاسی بین هەمومان لە دۆخەکە ناڕازی بین هەمومان ینی جۆ بە کۆمەڵێ پرس و ینی ئینتیمابوون هەیە نەیدەین کۆمەڵە شت هەیە کە ئێمە گوێی پێ نەدەین خاکمان جۆ پێ نەدەین بۆ نمونە ینی شتەکانمان بەلاوە گرنگ نەبێ ئەی باشەکەواتە ئەم وڵاتە هیچیەیە ئەم ئەرزوو ئاو ینی ئاسمانە هیچیەیە ئەم خاکە بێ بۆ چێ بێت و ئەبێ چێ لە پێناوێت تێکۆشە بەڕاستی و بێ چی بکرێت ئەم دۆخە ڕاست بکرێتەوە مەڵێ خۆ کێشەکە ئەوەیە لە وڵاتی ئێمەدا موزوع ئەوەیە کە ینی خواستی خەڵکو و داواکاری خەڵکو و گوێنەدان بە
ڕێی ڕۆشنبیران و ڕۆناگبیران ئەمێتێکی ئەوتۆی نییە باخێکی ئەوتۆی نییە لە ساڵی 91ەوە ڕۆشنبیرانی کورد ینی ڕخنە دەگرن ڕۆژنامە نووسان ڕخنە دەگرن قسە لەسەر دۆخەکە دەکەن سەکەم و کورتیەکان قسە دەکەن بەڵام دەسەڵاتی سیاسی بەداخەوە باەق بۆ شتانە نادا ینی گوێ ناگرێت لەبەر ئەوەی بەڕاستی کەڵکەڵەی کەسێک کەڵکەڵەی خێڵی لە مێشکی دابێ و کەڵکەڵەی خۆسەپانی لە مێشکی دابێ و کەڵکەڵی دیکتاتۆرێتی لە مێشکی دابێ بێ خۆ بەسەر خەڵکی کوردستاندا فەرزکە گوێ بە ڕەخنەگرتن و پێشنیار و تەرح و توێژینەوە نادا بەداخەوە زانکۆکان بەشێک لە زانکۆکانی ئێمە ینی بەشی زۆری بۆتە بەشێک لەو سیستەمە خراپە ینی ئێمە مامۆستای زانکۆمان هەیە دکتۆرای ناوە لە زانستە سیاسەکان دەچێتە سەر کەناڵەتەکانی ڕاگەاندین داکۆکی لەم دۆخە خراپە هەرێم دەکات داکۆکی لەو عەقلیەتە دەکات کە ئەم وڵاتە بەڕێوە دەبا داکۆکی لەم دۆخە خراپە دەکات بەڕاستی ئەمە دەبێت یەکێک لەو ئیشانە ئەوەیە زیاتر ئەمە بە پلەی یەکەم پەیەکەتی و پارتی دەکرێت و بە دەسەڵاتی سیاسی دەکرێت دەبێت هەموو هێزە سیاسەکان وە پارتە سیاسەکان جارێ یەکەم واز لەو کەڵکەڵەت دیکتاتۆری خۆسەپێنی و لوودبەرزی و ڕوحێتێ بەسەر ئیرادەی خەڵکا واز بێنن ئەبێت جارێ یەکەم شت ئەوەیە بجارە بیلۆ بکەنەوە دیموکراسی بێنەوە سەر سکەی خۆی هەڵبژاردننی پاک و بێگەر لە وڵاتە بکرێت لەوەتی ئێمە دەکرین ئەم انتخاباتانە دەکرێت هەمووی بە ساختەکاری و پڕ لە فروفێڵ و هیچی ئیرادی خەڵک نییە بۆیە دۆخێری کوساوا لەسەر لە پەرلەمان بەشێک لەو ئەندام پەرلەمانانە بە ئیرادی خەڵک و بە دەنگی خەڵک نەچوە بەڵکو بە تەزویر و ساختەکاری چووە ئەم حکومڕانی کە پێکاتۆ بەشی هەرە زۆری لەسەر بنەمای ساختەکاری دروست بووە بۆ ئەوەی بتوانین حکومڕانی باش دروستکەین بۆ ئەوی بتوانین ئێمە لەم دۆخە چەک بەستوونە هەموارە ڕزگارمان بێ بۆ ئەوی بتوانین حکومڕانێکی باش دروستکەین کە پێم وایە هیچ کەسێک دەستی ئەمانەی نەگرتووە تەنها خۆیانن ینی بەڕاستی حەزی دەسەڵات خوازی حەزی بەژەوەندی خوازی شخصیشمان بیر نەچێ هەندێک جار ینی هەندێک جوڵەی هەندێک لایەنی سیاسی بە دیاریکراوی حیزبە باڵادەستەکان لەوە چێ بێتە تێکدانی زیاتری دۆخەکە و نەمانی ئەو ئینتیمایە و جارێکی دیکە ینی ماڵوێرانی بۆ کورد بەڕاستی کاکاوڕێ خەڵک لەسەر خۆپیشاندان گیراوە حکمی 6 ساڵ درراوە ینی خەڵک لەسەر خۆپیشاندان لەسەر ئازادی ڕادەڕبڕین ینی هەموو ینی هیچ دڵنیایەک نەماوەێ ینی ئازادی لە مەترسیدایە ژیانی کەرامەت ئینسان لە مەترسیدایە ینی خەڵک لە 2011 خۆپیشاندان دەکات لە وڵاتی 40 ڕۆژ 50 ڕۆژ لەبەر دەرکی سەرا خۆپیشاندانیان کرد لە هەولێر خۆپیشاندان کرا بەداخەوە زیاتر کەمتر هەولێر چووکە لە هەولێر ئیستبدادیەت و دیکتاتۆریەتێکی ئێژگار زۆر باڵا دەستە لەوێ ئەم هەموو خۆپیشاندان نەکرا گوێ لە دۆخەکە خراپتر و چاتر نەبوو ینی ئەمان دەبێت بەڕاستی ئەو کەڵکەڵە ئەو جۆران پێدوانی هەموو شتێک دەبێت بە یاسا و پرەنسی بێت ینی تۆ بوونە دیموکراسی ینی فراوانە و دوجاریش مافەیە و دەبێت ینی لە بەرامبەر مافەکەشە تۆ پەیڕەوی هەندێک ڕێسا و یاسا بکەی کە نەبێتەوەی تێکدانی ئەو دۆخی کە هەیە بەڕاستی کاکاوڕێ یاسا لە کوردستاندانە کێشەکەەوەی ئێمە ئەم لەگەڵ ڕێزم ئەم هەموو گەندەڵی و فەسادیە دەکرێت ئەو هەموو چەتەگەریت لە وڵاتە دەگرێت چێ لە دراو بەدادگا غێری ئەو کەسێک دزیەکی بچووکە ئەویش هۆکاری خۆیە کابرا لە ناچاری بە دزی ناکە ئەو دەدیتە دادگا کە کاوڵاتێکی بەسییت و هەژار و دەستکرد لە ناچاریان دزیەک دەکات تاوانێک دەکات شتێک دەکات بەڵام بۆ لەگەڵ ڕێزم بۆ ئەوانەی کە سەرۆت و سامانی ئەم وڵاتەی ژێر زەوی سەر زەویان بردووە بە ئاشکا دەبێن و دزی دەکەن و کەسی دادگانی سیروان ینی جەناب وەکو چاودێرێکی سیاسی وە بۆ نمونە متابع لە کۆمەڵێک لایەنی سیاسی گرنگە ئەگەر پێشنیار بکرێ بە تۆ وەکو کەسێک وەکو هاوڵاتیشی ئەم هەرێمە بۆی کە ئەم دۆخە تۆ بەشێک بیلەوەی کە بەرەو چارەسەرکردنی بەریت پێشنیارەکانت چۆنە بێت بە پلە یەکەم دەبێت پرۆژەیەکی نیشتیمانی بۆ هەموو هێزە سیاسەکان ڕابگەێنرێ کۆنگرەیەکی گەورەی نیشتیمانی لە نێوان هەموو ئەحزابەکان بکرێت لەو پرۆژەیەدا هەموو پێشنیارەکان و هەموو ڕێگاچارەکان دیاری کرابێ وا بکەیت ئەو هێزە سیاسیانش پابەت بن بۆ بڕگارانەی کە لەو کۆنگرەیە دەدێت متمانەش تا چەند بەڕاستی ئەم هێزە سیاسیانە متمانیان کێشەکە ئەوەیە ینی متمانە ینی ئێمە ڕۆژانە دەبینی ئەم هەموو کۆبوونەوە دەکرێت هیچ وڵاتێکە هەموو کۆبوونەوە ناکرێت هەموو لەسەر دەڵێ بۆ چاکردنی دۆخەکە و بۆ هەلومەرجەکە و بۆ چاکسازی بۆ ڕیپۆرم و بۆ ژیانی خەڵکو و بۆ گفتوگۆ شتانە بەڵام دۆخەکە ڕۆژ بە ڕۆژێکە ژیانی خەڵک خراپتر دەبێت ینی بۆ ئێستا کە ئەم هەلومەرجێ تۆزە ئێستا خەریکە تۆزە وەزعی خەڵک باش بێ ئەمە ئازایەتی دەسەڵاتی سیاسی نییە ئەمە بەڵکو بەرزبوونەوەی نەوتە ینی نرخی نەوتە لە کوردستاندا و تۆزە هەلومەرجەکان باشترە و تقریبا تا ڕادێک وڵاتان بە تایبەتی ئەمریکا پشتیوانێک لە هەرێمی کوردستان دەکات ئەمە وای کە دەبێت پرۆژەی نیشتیمانی بە عقلەتی نیشتیمانی بە ڕوحێتی نیشتیمانیەوە هەموو هێزە سیاسەکان واز لەو جۆرە بیرکردنەوە و پەرادایم و لەو عقلەتە بێن جۆرێکتر
بە جۆرێکتر سیاست بکەن و حکومڕانی بکەن بە تایبەتی وەک باسم کرد دەبێت بەها بۆ سیاست بگەڕێتەوە سیاست ڕۆڵی ڕاستەقینی خۆی ببینێ سیاستی ئەو جۆرە سیاستە ناکە فاشیزم بەرهەمدێنێ سیاستێک کە دیموکراسی بەرهەمدێنێ ئەو دیموکراسەتی کە دەسەڵاتەکان لە یەکجا دەکاتەوە و حکومڕانێکی دامەزراوی بەرهەمدێنێەوە حکومڕانێکی باش دروستەکە ئیرادەی بەهاو ینی قیمەتە بۆ سەرجەم ئیرادەی خەڵک تحکم بە خوانەوەکەن نەک ئیرادەی حیزب و لەناو حیزبیدا لەگەڵ ڕێزم ئەشخاصی سیاسی بەڵێ کاک گۆرانجاران دای مەکتەبی سیاسی حیزبی زەحمەتکێشانی کوردستان ئەمەوێت دواوتەی بەڕێزی شت ببیستین فەرموو. زۆر سپاس من داوا دەکەم بەڕاستی دەسەڵاتی کوردی وەلایەنە سیاسی کوردیەکان ئەگەر بۆ جارێک چش بێ لەسەر کۆمەڵێک خاڵی نیشتیمانی ڕێک بکەون و هێڵی سوور بۆ هەموو لایەنەکاندانێن لەسەر پرسە نیشتیمانیەکان هیچ کەس مافی نەبێت لەسەر پرسی نیشتیمانی مساومە بکایان بەناوی پرسی نیشتیمانیەوە پرسە نیشتیمانیەکان هەراز بکەیان هەرزان فرۆش بکاتن و ئەگەر ئەوەمان کرد ئەو کاتە هەموو لایەنەکانمان پابەت دەبین بە پرانسیپە نیشتیمانیەکان ئەو کاتە وردە وردە دەگەڕێنەوە سەر ئەسلی مەبەز و داواش دەکەم لایەنە سیاسەکان و دەسەڵاتی کوردی بەڕاستی ئەگەر بۆ جارێکیش بێت چاکسازی ڕاستەقینە بکە و چاکسازیەک کە ئیدارەیەکی عەدالەتخواز لە هەرێمی کوردستان دروست بکە و ئاشتبوونەوەیەک لە بینی هاوڵاتی و کوردستان دروست بکاتن بۆەوەی جارش کە ئینتیما بۆ هاوڵاتی کوردستانی بگەڕێتەوە. بەڵێ زۆر سپاس بۆ کاک گۆرانجەلال ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی زەحمەتکێشانی کوردستان کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر لەگەڵ مابووی. سواز بۆ کاک سیرۆ حەمەڕەشید چاودێری سیاسی کە لە ستۆدیۆ. بەڵێ بینەرانی بەڕێز سەڵقەیەم شەوی پانۆراماتان پێشکەش کرا هەمیشە ساغ و تەندروست باش بن. خواتان لەگەڵ.